وەکو پسپۆڕێک قساکەم لە ڕووی ئەم بابەتەوە بەداخەوەم بۆ ئەوەی کە ئێستا خانمان دوای کەوتون بەڕاستیەکەی ئێمە تا ڕادەیەکی زۆر لایەنی دەرونی و سایکۆلۆژی خانمانی خۆمان ڕەچاوەکەین و لێکێنەوە ئەگەر ئەم داواکاریەیان لە ڕاستیە لە سیاقێکی زانستیا بێ کە زیان نەگەێنێ بە خانمەکە و بە خۆرپەکەی تا ڕادەیە ئەکرێ بۆ نمونە ڕۆژێ دوو ڕۆژ بۆی پێشخەیان پێی ناکرێ یا جاری وایە من بیستمە لە خانمانەڵێ بەرواری وەفاتی باوکمە ناکرێ من لەوەیە بۆی دابنم ڕەچاوی ئەەکەم بەڵام ئەوەی کە بێتە سەرەوەی کە زیانی بۆ دروست بکە نەخێر و هەمیشە ئێمە شتێک هەیە ئێڵێن ئەوەی کە سروش پێدەبەخشێ هەمیشە جوانترینە هەمیشە بەنرخترینە لە ڕاستیەکەیە و لە کۆتاییشە بەڕاستیەکەی ئەوەی کە هەر بەروارێ هەر ڕقەمێک جوانەکە مناڵەکانی ئێمەیە ئەگەر مناڵێکی تەندروست بن ئەگەر مناڵێکی داهێنەر بن ئەگەر پەروەردەیەکی تەندروستیان هەبێ ئەکرێ هەموو ئەو بەروارانەی کە هەیە جوانی بکات و بەنسبەت نەخۆشخانە حکومیەکانەوە بەڕاستی ئێمە بە هیچ جۆرێ ناچینەچی ژێر باری ئەو جۆرە لە ڕەچاوکردنی ڕقم و بەرواری جوان و نەخۆشخانە ئەهلیەکانیش تا حدێکی باش ئەو پزیشکانەی کە زۆر بە خۆشحاڵی وەڵام زۆربەی پزیشکان هەست بە بەرپرسیارەتێکی گەورەکەن لەو ڕۆ ناشنە ژێر باری ئەوەی کە مناڵێک بە ناتەندروستی دەربهێنن